بۆیە ئەبێ ئێمە زۆر هوشیارانە مامەڵەکەین لەگەڵ ئەو ئەفکارە سەلبیانەی کە بە ناخی ئێمە تێئەپەڕێ. هیچ جەریمەیەک نییە لەسەر زەویە جێبەجێ کرێت لە فکرەیەکی ئینسانەوە دەستی پێ کردووە، لە خەیاڵێکەوە دەستی پێ کردووە. هەندێک سەحابە هاتنە خزمەت پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم وتیان یا رسول الله والله شتێک هەیە لە دڵمانە جاروبار دێت و ئەڕوات و نازانین باسیکن لە خزمەتە باسی نەکەین. فەرمووی شتەکە چییە دێ بە دڵتانە؟ وتیان والله کەلیماتی زۆر خراپ، کەلیماتی گەورەی کوفر و شیرک و ئەمانە هەیە بە دڵمانە. فەرمووی زمانتان ئێڵێ یا نەیڵێ؟ وتیان نا والله یا رسول الله زمانمان تو نەگرین بەس ئیتر ئەمە ئینسانە خەیاڵی خراپیە بە زیهنمانە. فەرمووی وذلك صريح الإيمان مادام نێتە سەر زمانتان لە ناخی خۆتانە ئێوە جەنگ ئەکەن ئەوە صریحی ئیمانە لە ئێوەیە، نیشانە ئیمانی بەهێزتانە ئەمە کەواتان لێ ئەکا لە دڵتانە لە ململانەیەکی قورسان لەگەڵ نەفسی خۆتانە کە ئەمە زۆر گەورەیە بۆ ئێمە ئیماندار کە لەو ململانەیەمان لەگەڵ شەیاطینە تێبگەین. بۆیە زۆر کات ئینسان ئەو فکرانەی کە دێن شریعەت پێوتووە بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم حتا لە نوێژە جاریوە هەدێ ئەفەرمێ سێ جار بەلای چەپە تفەکا کەسێک هەندێک جار شەیاطین چونکە لای چەپی ئینسانەوە دائیمە بۆ دێن باشەکە ئەو فکرە پیسانەیان بە زیهنیە حتا فکری شرک و کوفر و ئەوان هەموویەتە زێنی تۆ. بەڵام بە عادەتی ئینسانی موسڵمان زاڵ ئەبێ بەسەریانە بۆ چونکە فەرامۆشیان ئەکا. ئێمە زۆر گرنگە ئاگامان لە زمانمان بێ چونکە زمان لە ئینسانە موەکەلە بەو فکرانەی کە هەن. ئەگەر فکر گەیشتە ئەوەی بێتە سەر زمانی تۆ تازە ئیتر لە کۆنتڕۆڵی تۆ دەرچوە بە زەحمەت ئەی بیتەوە ناو فکر و ونی ئەەکەیت و ئەی شاری تۆ نایهێڵی. بۆیە نابێ مەجال بدەی ئەو وەسوەسانەی کە دێنە زێنت کە پێیانوتێ ئەفکارە سەلبیە نابێ بهێڵی بێتە سەر زمانت. ئەبێ هەتە لە فکرە جەنگەکەت کۆتایی پێ هێنابێ شەڕەکەت تەواو کردبێ. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم حاڵەتانیان بووە بەڵام هەموویان عیلاجەکەیان ئەمە کردووە لە جەنگێکی نەفسی قوڵە چارەسەری خۆیانیان کردو. هەندێک جار لە نوێژە هێرشت بۆ ئەهێنە شەیاطین، لە خەوتە هێرشت بۆ ئەهێنێ. بەڵام تۆی ئیماندار بەم ململانێ بە قووەتەی خۆت لە ئیمانتە زاڵەبی بەسەریانە.